خانە نشینان توێژێک کە خۆیان بەغەدر لێکراوترین توێژینی و کۆمەڵگا دەزانن جیاواز لە فەرمانبەران و مامۆستایان تا ئێستا موچەی مانگی ئاریان پێنەدراوە و لا سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا تەنها 4 جار موچیان بەسەردا دابەش کراوە لە بەرامبەر دواکەوتنی موچەکانیان بەشێک لە خانە نیشنانی مەدەنی و سەربازی و زیندانیانی سیاسی لا شاری سلێمانی گردبوونەوەیکیان ئەنجامدا و ئاماژەیان بەوە کرد لەوە زیاتر توانای بەرگەگرتنی قەیرانی داراییان نەماوە و لە دۆخێکی خراپدا ژیان دەگوزارێنن. ئەم شێوە ئیدارەی ئێستا بووەتە هۆی ئەوەی هەڵوەشانی باری کۆمەڵایەتی خەڵک بووەتە هۆی ئەوەی کە زۆر لە خێزانەکان لێک دابراون بووەتە هۆی ئەوەی کەوا دابرانی سیاسی لە نێوان حیزب و لایەنە سیاسیەکانە دروست بووە. من لەو قەناعەتم پێویستە ئەو حکوومەتە بخرێتە کتێبی گیتسەوە چونکە بێوەفایە بێ شەرمە دزە بێ هەستە بێ شعورە بێ ویژدانە هەتا ئێمە کوردایەتیمانە کرد ئەوانە زوربەی زۆریان لەدایک نەبوو بوون ئێستا سەروەت و سامانی ئەو میلەتە بەخۆڕایی ئەبەن و ئەی دزن و ئەژڵێن پارە نییە. ڕێکخەرانی گردبوونەوەکە لە ڕێی یاداشتێکەوە حکوومەتی هەرێمیان ئاگادار کردەوە کە ئەگەر بێت و لەوادەیەکی نزیکدا موچەکانیان بەسەردا دابەش نەکرێت ئەوە لە دادگای فیدراڵی عێراق سکاڵای یاسایی لەسەر سەرۆکی حکوومەتی هەرێم و وەزارەتی دارایی تۆمار دەکەن. ئاماژەتان بۆیە کە ئێوە سکاڵای یاسایی لەسەر سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان تۆمارە حەقی خۆمانە ئەگەر لە 8 دەرگایە بین ئێمە ئەوە شۆڕشی برسێتیە کە سەرەتا دەستی پێ کردووە لەبەرەوە پێ دەڵێم بەڕاستی پێ دەڵێم کە شۆڕشی برسێتی لە دەرگایە کەس ناناسێ ئێستا لە تاوە احتیاجی و فەقیری و نەبوونی هاتووە سەدادە ئێمە هەمومان نەخۆشین ژێری شوکارێکمان پێ ناکرێت منێکیان خۆمم ئابەمانەیە ڕۆم بەڕێەوە من ڕەبۆمە ئەمە داوا لە حکوومەت دەکەین وەکو باوچێک ئاورێکمان لێ باتەوانێ ئەو معاشانەمان بۆ سەر بکە. خانە نشینان بەو پێی ئەو موچەی وەری دەگرن پاشەکەوتی ساڵانی کارکردنیانە لە دام و دەستگاکانی حکوومەت بۆیە سیستەمی پاشەکەوتی موچە ئەوانی نەگرتەوە بەڵام موچەکانیان لەوادی خۆیدا بەسەریاندا دابەش ناکرێت و تا ئێستا موچەی مانگی ئاریان وەرنەگرتووە لە ئێستاشدا موچەی 6 مانگی ئەم ساڵیان لای حکوومەتی هەرێمی کوردستانە. ژاردەباغی نارتی سلێمانی.